التسبيح والتهليل وتلاوة القرآن يا الوداع. فتحت فيك أبواب الجنان وغلقت فيك أبواب النيران. شهر رمضان الذي أنزل فيه سڵاتان لێبێت بینەرانی کورسات نیوز. دوورەکەوینەوە لە کەشی شەڕ و درۆناویشتن و ساڕۆغاویشتن. ئەم شەو یەکێکە لە هەرە شەو پیرۆزەکانی مانگی ڕەمەزان، شەوی 27 شەوی لەیلەتول قەدر. لە دوای 20مین ڕۆژی ڕەمەزان هەموو ئەو شەوانەی کە دێن شەوە تاکەکان بە شەوانی زیکر و تاعەت و پاڕانەوە و خواپەرستی و نوێژکردن لە مزگەوتەکان لە هەموو هەرێمی کوردستان و وڵاتانی ئیسلامی بۆتە نەریتێک و پاڕانەوەکان زیاترە بێت، عیبادەت زیاترە بێت لەلایەن موسڵمانانەوە و تاوەکو نزیکی بەرەبەیان و کاتی بانگی بەیانی و پارشێ و هەموو مزگەوتەکان لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان بە زیکر و ئیتاعەت و پاڕانەوە و نزیکبوونەوە لە خوای گەورە بەڕێوە دەچێت. شەوی قەدر بە تایبەت ئەم شەو کە شەوی 27مینە لە یەکێک لە ئایەتەکانی قورئانی پیرۆزیشدا ناوی هاتووە، هەر سوورەتێکی شەیە بە ناوی سوورەتی قەدر. بۆیە ئەم شەوە پیرۆزە لە لای موسڵمانان و لە لای پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ پیرۆز بووە، چونکە لەم شەوەدا بەشێک لە قورئان بۆ پێغەمبەری ئازیزمان هاتۆتە خوارەوە. بۆیە هەمیشە پێغەمبەر داوای لە عەبدی خۆی کردووە، داوای لە موسڵمانان کردووە کە لە شەوانی قەدر بە تایبەتی لە شەوی 27دا زیکر و پاڕانەوەکانیان لە خوای گەورە زیاتر بکەن، چونکە ئەگەر داوای عەفو لە خوای گەورە بکەی لەم شەوەدا لێخۆشبوونەکان زیاترە، پاڕانەوەکان لە لای خوای گەورە وەرەگیرێت. بۆیە هەمیشە موسڵمانان و کۆمەڵگەی کوردەواریشمان بەبێ جیاوازی هەمویان لە مزگەوتەکانی کوردستان شەوانی قەدر بەرز و پیرۆز ڕاگرن. بۆیە ئەم شەو سەرانسەر لە هەرێمی کوردستان و لە شاری سلەیمانی خۆشەویست سەرجەم مزگەوتەکان بانگ و پاڕانەوە و هەروەها پەرستشتەکانی موسڵمانانی تێدا بەڕێوە چێ جیاوازتر لە شەوانی تر ئەم شەو گەرم و گورترە بێ. ئەم شەو عیبادەتەکان زیاترن، فراوانترن، گەنج، پیر، هەروەها ژن، مناڵ هەموو لە مزگەوتەکانان داوای پاڕانەوەکەن لە خوای گەورە کە لە گوناهەکانیان خۆش بێ و عیبادەتی مانگی ڕەمەزانی پیرۆزیان لێوەربگرێ و ئەم چەند شەوەی کە ماوە ئەو چەند ڕۆژەی کە ماوە لە مانگی پیرۆزی ڕەمەزان بە خۆشی و بە ئارامی و بە بەرەکەت ببرێتە سەر. بەڵێ لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان لە سەرجەم شارە جیاوازەکان ئێمە ئەم شەو ینی پەرستش و عیبادەت و هەروەها ئەو دابوونەریتەی کە هەیە لە مزگەوتەکان بەڕێوە چێ بۆ پاڕانەوەی موسڵمانان ئێمە دەیهێنە سەر شاشەی کورسات نیوز لە ڕێگەی پەیامنێرانمانەوە سەرجەم ئەو کەشە عیرفانیەتان بۆ گوازینەوە، ئەو کەشە ئاینێتان بۆ گوازینەوە بۆی کە هەر چۆنێک بێت دووکەوینەوە لەو شەڕ و شۆڕی بەڕاستی کە هەیە و زیاتر لە 15 بۆ 16 ڕۆژە ئێمە بە شەڕی ئێران ئیسرائیل ئەمریکاوە یانی ئەناڵێنین تۆزە دوورەکەوینەوە لەو بابەتە بەڕاستی. بۆیە داواکەین لە خوای گەورە عیبادەتی هەموو لایە قبوڵ بێ و ڕۆژووی هەموو لایە قبوڵ بێ و پەیامنێرانمان ئێستا ڕاستەوخۆ لەگەڵمانە بن. سەرەتا دەچمە دهۆک، لە دهۆک چێمان لەگەڵە بێ پەیامنێرمان، بەڵێ هەوار عەلیمان لەگەڵە بێ. هەوار سڵاوت لێبێت لە ئێستادا کە شەوی 27مینی ڕەمەزانەوە شەوی لەیلەتول قەدرە، دیارە کەشی ئەم شەو جیاوازترە لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان و لە مزگەوتەکانی هەرێمی کوردستانی جیاوازتر بەڕێوە چێ. لە دهۆک خەڵکی دهۆک چۆن ئەم شەوە بەرز ڕاگرن؟ فەرموو هەوار. بله هاوڕێ هەروەکو تەدا دیارکردن ئەف شەڤایەک ji pîroztirîn şevan e li dev musilmanan ku şeva Leyletul Qedr e xelkê parêzgeha Duhokê jî hemî bi genç pîr
هروسا زاروك جن قصدا مزقفتا كرينو حتى كو بريس بيدي دعاء كان طاعته جبو خودت كان رسانه ویجات كانوا قرآن بيروس داكو بزانين كان افشفدا لمزقفتن بارزگاه دهو كده چه تكرم طيبتي جام نكلا مزقفتا شهيد اينا كنت كويد السنتري بارزگاه دهو كده قال من دا ملا علي عبد المجيد بيش نويجه بمزقفته سيدا السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. سيدا جاري ام بيجين درياين بيروز اسلام ده شبه ليلة القدر چند يا بيروزه قلب خيرات. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين. بشك يعني شبه ليلة القدر بهاترين شبه نزول قرآنية اف شبه او شبه يكو ام هميل شابر براستي دا خازع عفش خود تعالى كين وبتايباج المزقف دا ماجي وكي تدبيني الحمد لله ما شاء الله خلقك حاضر بو چنده بو ساخ كرنا اف شبه دا خازش خود تعالى كين خود تعالىش ما قبيل بكاتنو دا خازش خود تعالى كين خود تعالى ملت ما بارزيتن ان شاء الله خود تعالى ابي امانتك وبيغا بامتدا بكردستان البي ولاطي خود تعالى بركتي باختباراتي ما شاء الله يعني خود تعالى ان شاء الله بركتي باختبار امانتي بيك بجاني برفاهيتي شبكه وكي اف شفده دا خازا عفوش خود تعالى كين تقصير يا ماكري واجبه براسي ام واجبت بين خنجيكي خود تعالى بكين دا خود تعالى بركتي وما بيختي مامستا وان شبان دا طيبات شبين دمهي رمضان چه طاعت قالك بخير بسرمان بك دبان شبادا شرط طاعت قالك مهم ايك توحيد خود تعالى فاشنكي دا خازا غفراندنا قلناها فاشنكي حمد وثناء باري تعالى ويدي ترجي خاندنا قرآن وتقال دعاء اف شبادا اذا قالك او عملا او كريار قالك المهم بسرمان دبان شبادا كله ببهرنا كاتن ومستحيل شد بيش نخلك بارزگاه دو که بتایبت افشوه دا قصدا مزگفتا بکن یا المالت خو هندك في شوه بيروز كن والله ام خدمت كاري تخلكينا براستي ام الفيري بو خدمت خلكك خدي تعالى ما جي قبل بكت ام جيت بي تي في عندنا داخلش خدي تعالى كان خدي تعالى قلنا هاد ما بغافرين توجد خلكك چونكو براسي ام الفيري بو خدمت خلكك جدل سوباسيا همي وان جامرات كانت بوينا سبب ابروكا اف روجگارا و اف جنگه درس كري خلكك بي صورتي بأمانة عبادتي خوب كاتنو البان مزقفتت هاني براستي فأم دا خواست كين بكيت بيني مزقف ذاكدنا الحمد لله شكر بو خده بأبدي يعني بيس النور هر كسك بهت بريني دقوا خدتا وعساكي والنبيجي وتراويحة وبقرش تهجدا وحتى مسألة عندها شالا كي وكي ذكر وتقال لك رون مشتنو أمي تشتت وكو طقوس الديني وكو عبادات بس سيدة خد خيرات أبو بيسي بله هاوري هر وقت مامستاج دا ديار كرن دف شودا هم اف مزگفتا و هم جی مزگفتن پارزگاه دو که همی تجيبونا خلق اف شبه خو همیه به طاعتی و ذکری و هرسا خاندنا قرآن بدبورینی بله دست خوش هوار ليلة القدر خير من 1000 شهر واتا خير يمشوا لهزار مانگ زياتر خيركي بويا يعني مسلمانان مشوا برز راق عندما هولير لا هوليريش بهمان شيء ولا هم مزگوتکانی شاری هولير يعني پرستش و پارانەوەکان لەلایەن مسلمانانەوە بەڕێوە دەچێت و داوای لێخۆشبوونەکەن لە خوای گەورە قارەمان جەوەر لە یەکێ لە مزگەوتەکانی شاری هەولێر لەگەڵمانەیە زیانە زیاترمان پێدا قارەمان ساوت لێبێ فەرموو بەڵێ هاوڕێ کاتت باش ئێستا من لە مزگەوتی حاجی باڕۆم لە گەڕەکی نازناز لە هەولێر دیارە مزگەوتە هاوشێوەی مزگەوتەکانی تری هەولێری کوردستان شەوی قەدر بەرز ڕادەگرن ئەنی لە ماوەی لە 20 ڕەمەزان و تاوەکو دەگاتە ڕۆژی جەژن بە بەردەوامی شەوان لە مزگەوتە دانیشتن هەیە نی ئەوەی کە جیاوازە لە مزگەوتە ئەوەیە کە نی جۆرێک لە پێشبڕچێ جۆرێک لە سالاشی ئاینی جیا لە نوێژ و پێشبڕچێش بەڕێوە دەچێتن لەگەڵەوەش کە چەندی خەڵات و دیاری بۆ کەسانە دادراوەکە بەشدار دەبن لە ڕێوەسمە ئاینیەکان لەگەڵەوەش کە بەشێک لە پرسیار و کۆکردنەوەی زانیاری لەلایەن ئەوانەی کە نوێژمەند لەگەڵ بەشێک لەو هاوڵاتیانە گفتوگۆ دەکەنەوە کاتت باش ئێوە ینی چۆنە هاتوونە بۆ نوێژی هەر سافەکەی شێخ عەلی تاهیرین هەر بەشداریش دەبین ینی ساڵانە بەشدار دەبین لێرە لەو مزگەوتی حاجی شێخ لە ماوەی ئەم شەوە
یعنی چالاکیەکدا هەیە تەنها نوێژ ئەگە بۆم باز برێ زۆر چالاکیە شێخ عەلی سوپرایزیە ئەو شەوە عەمرەی تێدایە هاوسەرگیری تێدایە زێڕی تێدایە زۆر خەڵاتی تێدا زۆرترین گەز لێرە کۆ دەبتەوە ساڵانە ئەو مزگەوتە قەرەبارەخترین مزگەوتە خەڵک لە زیی دوور دێ لە قەزا و نەعیە و گوندە و شوێنەکان دێن من هەموو شێش بەخۆی بەرنامەی لایڤی هەیە لە دوای نوێژی بەیانی لایڤی هەیە ئەوەی نوێژی قەدر بک لێرە ینی پرۆسی هاوسەرگیری بۆ دەکەن و دەینێرنە ئەمڕۆ و ناختمی قورئانە ینی ئەوی دە جزوی قورئانی لە بەبی ئەوانە هەر بژێردراینە 3 ملیۆنان دەدرێتێ ئەوی کامل قورئانی پیرۆزی لە بەبی ئەو 5 ملیۆنی دەدرێتێ ئەو شوناوەکان لێرە ئیعلان دەکرێت ئەوانە شتەکرا ینی هەر بژارداینە بەس ئەو شو ناوەکان لێر دەکرێت بەس ئەو شو خەڵاتی گەورەش لێرە هەیە ئەمرەی تێدا تیری پشک زێری تێدا لیرەی زێر زۆر کشتی تێدا یعنی بەخۆی گوتی سوپرایز ئاشکرا ناکەم ینی زۆر شتە ئاڕێ لەگەڵەوەی کە ینی ئەم شەو یەکێکە لە شەوە هەرە پیرۆزەکان شەوە گەورەکان لە مانگی ڕەمەزان دیارە لەگەڵەوەش خەڵکێکی زۆری هاتوونە بۆی کەوا نوێژ بکەنە سەندە لە دیمەنەکانی ئەگەر بیبینن ینی مزگەوتەکە تەواو پڕ بوو و بەشێکی زۆری حەوشەی مزگەوتەکەش خەڵکی تێدا و بەشێکی زۆری گەنج و منداڵیش بە هەمان شێوە هاتون بۆی کەوا بەشدار بن لە بەرز ڕاگررتنی شەوی قەدر لەگەڵەوەشکە بەشێکی زۆری ئەوانەی کە لێرە ئامادەن ینی جیا لە خەڵکی هەولێر بەشێکیان ئەوانن کە خەڵکی ترن بەتایبەت ئەو بیانیانەی کە مسلمانن نی بۆ پێی کە گەڕەکەەکە نزیکە لە بەشێک لە شوێنی قوسڵخانەکان بەشێک لەو شوێنانەی کە کۆمپانیا بیانیەکانی لێ بۆیە بەشێکیش لەوانیش بەشدار دەبن لە ڕێوەڕسمە ئاینیەکان وەک باسم کرد ینی لە ئێستاوە دەست بە نوێژی شەوی قەدر کراوە تاواکو نزیکەی سەعات 3 بەردەوامی دەبێت لە مزگەوتە وەک باسیشم کرد لە هەولێر ینی نزیکەی زیاتر لە 1000 مزگەوت دەبێتن کە ئەم شەوی قەدری تێدا بەڕێوە دەچێتن شەوی قەدری تێدا بەرز ڕادەگیرێتن و بەشێکی زۆری هاوڵاتیان کە ئەوانەی کە مسلمانن ڕوو لە مزگەوتەکان دەکەن وەک باسیشم کرد ئەمە یەکێکە لە مزگەوتە قەرەباڵغەکان بەتایبەت لە مانگی ڕەمەزان کە جیا لە عادات و تەقالیدە ئاینیەکەی نوێژ و تاعاتەکەی قورئان خوێندنەکەی لەگەڵەوە چەندین پاداشتی دیاری تێدا بۆ کەسانێک کە دێ قورئان دەخوێنن نوێژ دەکەن بۆ ئەوەی کەوا بەردەوام بن لەسەر نوێژ و قورئان خوێندن وەک باسم کرد ینی لە سەعات 12 لێرە دەستی پێکردو و تاواکو سەعات 3 نوێژی قەدر یاخود شەوی قەدر بەردەوام دەبێتن. بەڵێ داست خۆش قارەمان عیبادەتی ئینشاءالله هەموو لایەک قبوڵ بێت. دەچینە گەرمیان لە گەرمیانیش بە هەمان شێوە لە مزگەوتەکانی کەلار و ناوچەکانی دەوروبەری پەرستشەکان و هەروەها دانیشن بۆ شەوی لەیلەتول قەدر بەڕێوە چێت لە کەلار شاخەوان محەممەد پەیامێری کورسانی وزەکەمانە بێت زانێری زیاترمانەداتێ لەو بارەوە شاخەوان ستاوە دەیبە فەرموو. تانە کردووە کە زۆرترین مناجاتی ئاینی و ئەنی وتاری ئەوەی تایە کە چێژی لێوەرگرن دیارە ئێمە ئێستا لە مزگەوتی ئاشتین گەراوکارم دیمەنی مزگەوتەکەمان پیشان بدات ینی ماشەڵڵا نوێژخوێنێکی زۆرم شەواتون بۆ مزگەوتەوە بەشداری شەوی 27 ڕەمەزان کە بە یەکێک لە شەوە پیرۆزەکانی مانگی ڕەمەزان دانرێت کە شەوی 27ەوە شەوی لەیلەتول قەدرە کە موسڵمانێکی زۆر ینی لە تەواوی گەڕەکە جیاوازەکانی کەلار هاتوون کە بەشداری ڕێوڕەسمە ئاینەکانی شەوی لەیلەتول قەدر بکەن لە مزگەوتە بینی قەرەباڵغێکی زۆری تایە و موسڵمانێکی زۆر هاتوون و جگە لە نوێژ خوێندن بەهزار لە مزگەوتە ینی چەند چالاکیکی ئاینیش بەڕێوە چێولایەن دێ لە مزگەوتەکانیش چەند شەوی ڕابردوو بازات کە شەوی لەیلەتول قەدر لە 20 ینی دەکۆتا شەوی مانگی پیرۆزی ڕەمەزان ئەنی تر دەست پێکات ینی لەو چەند شەوانەدا و بابەتە هۆشیارەکان کە تایبەتن بە هۆشیاری کۆمەڵگا زیاتر بەڕێوە چێ و بابەتی مادە هۆشبەرەکان کە یەکێکە لەو بابەتانەی کە لە هەندێک لە مزگەوتەکان لەم دەشەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان لە شەوی لەیلەتول قەدردا بەڕێوەچووەوە ئەم شەویشکە شەوی 27 بە هەمان شێوە لە بەشێک لە مزگەوتەکان ئەو جۆرە چالاکیانە کە چالاکی تایبەتن بە
هۆشیاری کۆمەلگاوە چالەکی ئاینەکان بەڕێوە چێوە لە مزگەوتی ئاشتیش ئەبینی ئەم شەو قەرەباڵغی زۆر هەیەەوە مسلمانێکی زۆر نوێژخوێنێکی زۆر ئەم شەو هاتوون لە مزگەوتی ئاشتی کۆبوونەتەوە بۆ بەڕێوە چوونیانی بەڕێوەبردننی ڕێو ڕسمعانیەکان دیارە ئێستا شەو نوێژ دەست پێ کردووە بە پێی نەریتی ئاینی پیرۆزیسلام ئەم نوێژە کە هەشت ڕکادە مسلمانان بە شێوەی جەماعی بە کۆمەڵ ئەنجامی ئەدەن بەهزات لەگەڵەوەشدا ئەم شەو ئاسمانی کەلار علی دەنگی فڕۆکەشی لێوە نایە بارانێکی خۆش بە ڕەحمەتە بارێک کە ئەمە جوتیارانی ناوچەکە و چاوەڕێی ئەم جۆر ڕەحمەتە بوون کە لەگەڵ شەوی 27 مانگی پیرۆزی ڕەمەزان و بارانیشان بارێنێ کە ێزدانی مەزن ئێستا من قسەی لەگەڵەوەکەم ینی بارانێکی بەخۆڕ لە سنووری کەلارە بارێکە ئەمەش ئەم دوو ڕەحمەتە گەورەیە ئەم شەو تێکەڵ بۆەوە دڵی مسلمانانەوە خەڵکیشی خۆش کردو بازار سپاس بۆ خۆی گەورە شاخەوان تاوان هاوڕێم لەگەڵتان لەوە چێتۆ من نەبینی بەڵام دەنگەکان تێکەڵەکەی لەگەڵ بازادە خەینە گوێی مێرێ شەوی لێخۆشبوونە ئینشاءڵڵا خۆی گەورە لە هەموو گوناهاکانمان خۆشە بێت و ئەو سوپاسگوزاری خۆین بۆ ینی ئەم شەوە پیرۆزە و هەروەها بۆ ئەو بارانە بە ڕەحمەتەشی کەوتو تۆ ئاماژەت پێدا هەموو ناوچەکان هێرێمی کوردستانی بەبێ جیاوازی گرتۆ ئینشاءڵڵا هەموو خەڵک پارێزراوە بێ و هیچ ڕووداوێکی نەخوازرای ژوونادا یاخود لافای ڕوونادا کە خەڵک زەرمەند بن لە سلەیمانی بە هەمان شێوە شەوی قەدر بەرز ڕاگیرێت و مسلمانان لە سەرجەم مزگەوتەکان کۆبوونەتەوە تاوەکو بەرەبەیان و تاوەکو کاتی پارشە و بانگی بەیانی لێوێ بن لە سلەیمانی هێمن کەمال پەیامبەری کورسان نیوزم لەگەڵ بزانین لە سلەیمانی شەوی لەیلەتول قەدر چۆن بەڕێوەچێ بەڵێ هێمن سڵاو دەبێ فەرموو بەڵێ هاوڕێ سڵاو لێ و شەوتان باش هاوڕێ وەک دەزانین ئەم شەو شەوی لێ قەدرە مانگی ڕەمەزان شەوی کۆتایی وات بڵێم لە شەوی کۆتایی واتە لە 20 ڕەمەزان ویتر تا ئەو لە ڕۆژەی کەماوە ئەم شەوانە گرنگ لای تەواوی مسلمانان لە جیهاندا و لە هەرێمی کوردستانیش کە بە شەوی قەدر ناسراوە بە تایبەت شەوە تاکان ئەوەی کە زۆر تایبەتە شەوی 27 ئەم شەو تەواوی مزگەوتەکان لە هەرێمی کوردستان و لە جیهان و توانین بڵێن بەگشتی بە تایبەت لە شاری سلەیمانیش جمەیان دێت لە مسلمانان تەواوی هەر لە گەورەوە تا بچوو دێنە نێو مزگەوت لێرە نزا دەکەن نوێژ دەکەن نوێژی سڵاوات و تەسبیح دەکەن دەپاڕێنەوە لە خودای گەورە داوای لێخۆشبوون دەکەن کە شکەم شەوە شەوێکی زۆر گرنگ و زۆر جیاوازەوەی کە لە پشتی منەوە دیارە دەبینی ئەم مزگەوتەکە مزگەوتی شەیدانی ئازادیە دەبینی بەم جۆرە جمەی لێ لە هاوڵاتیان و مسلمانان دێنە ئێرە لێرە هەم ختمی قورئانەکەن هەم قورئان دەخوێنن هەم نوێژ دەکەن شەو نوێژ دەکەن من بۆ قسەکردن لەسەر ئەم شەوە پیرۆزی ئەم شەوە قسە لەگەڵ مامۆسا دەکەم بۆی زانیاریمان باتێ لەسەر گرنگی ئەم شەو مامۆساگەر بێت ئێرە و عەزێر نەبێ با ڕێسەی کامێرەکە مامۆسا ئەم شەوی 27 ڕەمەزانە دیارە دەزانی شەوێکی تەواو جیاوازە لە لای ئێمەی مسلمانان پێمان بڵێ گرنگی ئەم شەوە بەگشتی بۆ مسلمانان چییە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان درود و سەڵات و سەلامی خوا بەڕژێ بەسەر گیانی پاک پێغەمبەری عەزیز و خۆشەویستمان بەڕێزم دیارە شەوی قەدر خی گەورە لە قورئانی پیرۆزە گرنگی پێداوە سوورەتێک لە سوورەتەکان بە ناوی قەدرەوەیە کە دابەزینی پەیامی خوایە بۆ مرۆڤەکان و بۆ جێبەجێکردنی لەسەر زەویە بۆ گرنگیەکی تایبەتی هەیە لە ڕووی عیبادەتی شەوەکە ئێمە وەکو ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو ئومەتەکانی پێشوو تەمەنمان درێژ نییە بۆیە ئەوەی خراوەتە سەر تەمەنی ئێمە کە شەوێک لە شەوەکانی لەیلەتول قەدر کامێنینەوە بە ئەندازەی 83 ساڵ زیاتر عیبادەت خی گەورە بۆمان ئەنووسێ بەڵام پێویستیشی بەوەیە کە لەگەڵ ئەوەی کە بەو نیەتە دێن ئەبێ گۆڕانکاریش لە ژیانی خۆمان ناکەین و گرنگێکی زۆری هەیە مانگی ڕەمەزان بەگشتی و شەوەکانی قەدر بە تایبەتی کە خەڵکی بە هەموو شێوەیەک ئەلحەمدوللا وڵاتی ئێمە ڕووی لە دین و بە دینداری خۆیەوە ماوەتەوە لەگەڵ ئەو هەموو بێسەر و بەرێکە لە دەوروبەرەوانێ نەخشیان بۆ داڕشتووە بەڵام سوپاس بۆخوا خەڵکەکە هەر پابەندە بە دینی خواوە و لەسەر ئەو دینە ڕاستەقینەی کە باو باپیرانمانی لەسەر بووە بەردەوامی گرنگیان پێداوە ئەم شەوانە ئینشاءڵڵا بە قورئان خوێندن و ذکر و یادیخوا زیاتر زیندوو ئەەکەینەوە و گرنگیەکی تایبەتیشی هەیە ئەوە بۆ ناخ و دەروونمان کە ئێستا هەموو کەسێک دەروون و ناخی شڵەژاوە بەهۆی وەزعی ناوچەکە و ناوخۆیەوە بەڵام سوپاس بەخوا کە خەڵکی ئێمە دیندارە بەهۆی دیندارەکە دوانوێتی ئەو شڵەژاویەی ناخ و دەروونی کەم بێتەوە کە ئەوە گرنگیەکی کەم نییە چونکە ئینسان هەرچی هەوڵەدا بۆ بەختەوەری و کامەرانی خۆیەتی بەڵام هیچی بە ئەندازەیەوە بەختەوەر نابێ کە چەند دقەیەک دێتە مزگەوتەوە دەست بەرزەکاتەوە و
و دەردەدڵی خۆی لە خزمەتی پەروەردگاریاکە بۆیە گرنگێکی تایبەتی هەیە لە ڕووی دینە و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی دەرونیشەوە. مەسا بەشداری کردنی ئەم هەموو مسلمانە لە مزگەوتەمە تا چەندێت دڵخۆشە بێگومان مزگەوتەکانی دیکەی شاری سلێمانیش هەمویان بەم جۆرە مسلمانانن کە تاعاتی عیبادەتی خۆیان دەکەن. وەڵاو ئەو پەڕی دڵخۆشی هەموو لایەکمانە کە الحەمدولillah لەگەڵ ئەو هەموو ئەزمە و ناڕەحەتیانەی کە ڕووی کردوتە وڵاتەوە لەگەڵ ئەو هەموو قەیرانە ڕەوشتی و ئەخلاقی کە ڕووی کردوتە وڵاتانی دەورە بەر وڵاتی ئێمەشی کە بەدەرنیە ساڵی ماهەمە هەموو ساڵێک مانگی ڕەمەزان وێزگەیەکی بە خۆداچوونەوەیە کە بۆ ئەو خەڵکە جارێکی تر بەخۆی ئاچێتەوە و جێگەی دڵخۆشی و ینی هەمومان پێوەی ڕوومان گەشەکە زانین مزگەوتەکان هەرچەند دژایەتی کرابێ یا بە بەرنامە بێ بەرنامە بەڵام الحەمدولillah خەڵک هەر لە ناخۆ فیترەتی پاکی خۆیەوانێ دینداری قبوڵەوە لەگەڵ دینایە ئەوەش جێگەی دڵخۆشی و دەستخۆشی و سەربەرزیە بۆ هەمومان. چیتان هەیە بۆ واتە چی دوعاە گرنگە بەگشتی بۆ مسلمانان کە لەم شەوەدا بیکەنەوە ئێوەش دەتانوێت لەم شەوەدا نزای چیتان بەگشتی بۆ مسلمانان و بۆ ناوچەکەش وەک ئاماژەمان پێکرد ئێستادا هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەش بەگشتی بۆ هەردووخ سەختات. دیارە دوعا و پاڕانەوە یەکێک لە گرنگی و تایبەتمەندیەکانی ئەم شەوەیە و باشترین دوعا کە پێغەمبەر فێرمانەکە عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمی بە خاتو عایشە کە لەم شەوانەی قەدرە زۆر ئەم دوعایە بکە اللهم إنك عفو تحب العفو فاعف عني خوایە تۆ لێبوردەی و لێبوردەی پێخۆشە لێم ببوورە. بۆیە ئەمە دوعایەکی گەورەیە و دوعاش بکەین بۆ ئەم وڵات و نیشتیمانەمان کە خوا بیپارێزێ لەم هەموو ئافات و شەڕ و ئاژاوی کە دەوری گرتوون بەڕاستی ئێمە خۆمان یعنی بە زۆر خۆمان کردو بە دەوڵەتی ناخۆ کەس دۆستمان نییە لەبەر ئەوە هەم ئەبێ ئەم شەوە کە شەوی عەفو لێبوردەیەکی گشتی بێ لەناو لایەنە سیاسیەکانە لەناو خەڵکیا بە گشتی چونکە خوا لە هەموو کەسێک خۆشە بێ ئیلا و کەسانە نەبێ ڕۆک و چینە لە دڵیانایە کە یەکتر عەفو ناکەن. بۆیە خوا ئەم شەوە تایبەت کراوە بەو دوعاوە کە بڵێن خوایە تۆ لێبوردەیت پێخۆشە لێمان ببوورەوە لەو کەسانەش خۆشە بێ کە لێبوردە بن بەرامبەر بەوە بۆیە توانین ئەم شەوانە بکەینە شەوی ئاشتەوایی گشتی ناوی بنین ئاشتی گشتی چ لەگەڵ خوایە ئاشبینەوانێ لەوەی کە هەڵە و کڕم کوڕیمانێت چ لەگەڵ یەکتریشە دڵ و دەروونمان پاکردن لەگەڵ یەکترە. زۆر سپاس بۆ جەنابیشتان بەخێر خەدە لە مولا قوڵی ئینشەڵڵا سەلامەت بیا خوا سپاس دەکەم مامۆستا دەستەکانە خۆش بێ. بەڵێ هاوڕێمە وتەی مامۆستا سەبارەت بە گرنگی شەوی لەیلەتول قەدر شەوی 27 بۆ گشتی بۆ مسلمانان و بۆ گشتی کە دەبینین بەم جۆرە مسلمانانی تر تا بەرە بەیانە توانین بڵێ تا سەعات 3 شەو 3:30 شەو بەم جۆرە تا توانین بڵێ تا 4 شەویش بەم جۆرە لە نێو مزگەوتدا دەمێننەوە و نوێژ و دوعا و تاعات و عیبادەتی خۆیان دەکەن و داوای لێخۆشبوون لە خوای گەورە دەکەن. دەست خۆشێ من ئینشاءڵڵا ینی تاعات و پاڕانەوە و ئەو پەرستشانی کە بەڕێوە چێت لە هەموو ناوچە جیاوازەکان یاریمی کوردستان و مزگەوتە جیاوازەکان خوای گەورە قبوڵی ئەکات و وڵاتیشی ئارام و ئاودانمان پێ بەخشێت و ئەم شەڕ و شۆڕی کە هەیە دووری خاتەوە لە وڵات و لە ئازیزانمان ئینشاءڵڵا لە دەڤەری ڕاپەڕینش بامان شێوە لە هەموو مزگەوتەکانی ئەو ناوچەیە ینی پەرستش و پاڕانەوەکان و هەروەها بەرزڕاگرتنی شەوی پیرۆزی قەدر کە 27مین شەوی ڕەمەزانی پیرۆزە بەڕێوە چێت لە چوارقوڕنا پێغەمبەرمان خالید ئەحمەد ڕاستەوخۆ لەگەڵمانە بزانین لەوێ چۆن ئەم شەو پیرۆزە بەرز ڕاگیرێت لەلایەن مسلمانانەوە لە چوارقوڕنا. خالید سڵاوت لێوێ فەرموو. هاوڕێ سڵاو لە تۆ لە بینەرانی کورسات نیوز وەکو بەشێک لە هاوکارانم باسییان کرد دیمەنی بەشێک لە مزگەوتەکانیان پیشاندا ئەم شەو لەبەرەوەی یەکێکە لە شەوە هەرە پیرۆزەکانی مانگی ڕەمەزان کە بە شەوی لەیلەتول قەدر ناسراوە خەڵکێکی زۆر مسلمانێکی زۆر ڕوویان لە مزگەوتەکان کردو بۆ نزا و پاڕانەوە و پەرستش و عیبادەتەکانیان هەر لە سەعات دەوە دەکرێت بڵین بەشێکی زۆری مزگەوتەکان پڕبوون لە نوێش خوێن لە مسلمان لەو کەسانەی دانوێ ئەم شەو بەشداری لەم شەوە پیرۆزەدا بکەن. مسلمانان دێنە مزگەوتەکە هەم نوێش هەم قورئان خوێندن هەم زیکر و تاعات و عیبادەتی جۆرا و جۆر بۆ خۆیان لەم شەوەدا ئەنجام دەدەن. وەکو خۆشت باست کرد شەوانی لەیلەتول قەدر خێرەکەی بەقەدەر 1000 مانکە ئێواتە خێر و پاداشتێکی گەورەی هەیە بۆیە مسلمانان دەیانەوێت لەم شەوەدا زۆرترین پەرستش و عیبادەت و نزا و پاڕانەوە و قورئان خوێندن و نوێشکردن ئەنجام بدەن هەر لە منداڵانەوە گەنج پیر بە تەمەنەکان هەموویان هاتوونەتە مزگەوتەکان. بەشێکی زۆری مزگەوتەکانی دەڤەری ڕاپەڕین پڕبوون لە مسلمانان لە بەشێکی زۆری مزگەوتەکان چەند چالاکی جۆرا و جۆر بەڕێوە دەچێت چالاکی ئاینی هەیە کە
بابەتی قورئان لەبەرکردن و بەشداریکردن لە کۆمەڵێک پێشبڕکێ دیکە و هەروەها خواردن ئامادەکردن لە بەشێکی زۆری مزگەوتەکان خواردن بۆ مسلمانان ئامادە دەکرێت لەبەرەوەی تا پارشێو دەمێنەوە هەندێک کەس ڕەنگە ڕێگاکەی دوور بێ هەر لە مزگەوت خواردن ئامادە کراوە خواردنەکە پێشکەشی مسلمانان دەکرێت لە پاشێودا جا من دەمەوێت بۆ زانیاری زیاتر بۆ قسەکردنی زیاتر سەبارەت بەم شەوە لەگەڵ مامۆستا مەلا فەرمان موحسین قسە بکە. مامۆستا سوپاس بۆ ئەم دەرفەتە دەستان خۆش بێ مزگەوتەکەتان قەرەباڵغا خێر و پاداشتی ئەم شەوە چۆنە مسلمانان چی بکەن لەم شەوەدا بۆی پاداشتێکی زۆریان دەست پێوێت. بسم الله الرحمن الرحیم الحمد لله صلاة والسلام على رسول الله. سرەتا دەستان خۆش بێ کە ئێوارتان کێشاوە هاتوون بۆ گواستنەوەی دیمەنی نوێژخوێنانی مزگەوتی شێخ سەعیدی پیران. رب العالمین دەفەرمێ ئەم شەوانە زۆر تایبەتە بەنەسی ئاەت دەفەرمێ شەوانی قەدرن شەوانی ڕێزن شەوانێک کە ئینسان تێدا قەدر و حورمەتی تێدا پارێزراوە چونکە تۆ بە دنیایەک ئاوات و بە دنیایەک دوعاوە هاتووی دڵی خۆ لەگەڵ خوا دەکەیەوە. فەلسفەی دانیشتن لەم شەوانەدا ئاوێتەبوونە لەگەڵ ذاتی ئەڵڵا. ئێمە لەم مزگەوتەدا دەبینین جمەی دێ لە گەنجانێک ئەم هەموو گەنجانی کە دڵیان پڕێ لە ئاوات دڵیان پڕێتی لە باس و خواست بۆچی باسکەن بۆ ذاتی ئەڵڵای باسکەن. ئەم شەوانە خێری 84 ساڵی هەیە 84 ساڵ تۆ عیبادەت بکەی لەم شەوەدا دەسە دەکەوێت کە بە خاڵیسەن مخلیسەن بۆ خوا بێ. ئێمە لەم شەوانەدا وتارمان هەیە لەم شەوانەدا پەیامەکانی ئاینێکی میان ڕەوانە بە گوێی مسلمانان و گەنجاندا دەدەین. لەم شەوانەدا ئێمە پەیامەکانی ذاتی ئەڵڵا بە گوێی خەڵکدا دەدەین کە لەم شەوانەدا ئینسان بیەوێ لەگەڵ خوا تێکەڵ بێ. ئێمە لەناو ئەم هەموو شەڕ و ئاژاوەی کە شەرقی ئەوسەتی گرتوتەوە ئەلحەمدوللا مسلمانانی ئێمە گەنجانی ئێمە زیاتر دڵیان بە مزگەوتەکانەوەیە زیاتر دەیانەوێت لەگەڵ خوا تێکەڵ بن. بۆیە ئەم شەوانە شەوانی قەدرن شەوانی ڕێزن. بۆیە دەیبینین الحەمدوللا گەنجانێکی زۆر ڕوو دەکەنە مزگەوتەکان کە شەوانی لەیلەتول قەدر یەحیا دەکەنەوە لە ناو مزگەوتەکاندا. دەبینم ئێوە شیرینی و وازام خواردنیشتان ئامادە کردەوە چۆنە؟ ئێمە بۆ 500 کەس نانمان حازر کردووە نانێکی ڕێک و پێک خێرخواست هەموو ساڵێک هەڵدەستن کۆمەڵی خێرخواست ئەرکی 500 بۆ 600 کەس دەگرنە ئەستۆی خۆیان کە هەم نانیان بۆ ئامادە دەکەن لە ناو مزگەوتدا دوای تەوابوونی توخوساتەکانمان دوای تەوابوونی نوێژ و دوعاکانمان ئێمە لێرە نانی پاشێو دەخورێ سفرە ڕادەخرێ و لەسەر ئەرچی خێرخوازان بە فەقیر و بە دەوڵەمەند و بە هەرچیە کە لە ناو مزگەوتەکەدا هەبێ ئێمە لێرە خزمەت دەکرێت. مامۆستا هەموو عیبادەتێک لەم شەودا خێری زۆرە بەڵام ئەم مسلمانانە کە هاتوون چی عیبادەتێککەن خێری زۆر پاداشتی زۆریان دەست دەکەوێت. دوعاکردن لەم شەوانەدا شەوانی دوعایە شەوانێکە کە تۆ دەست بەرزکەیەوە لەگەڵ ذاتی ئەڵڵادا ڕەب العالەمین دەفەرمێ دادەبەزێتە ئاسمانی زەوی پۆلێ فریشتەش دادەبەزن کە بە نەسی ئاەت ئینا ئەنزەلناه فی لەیلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر. ملائكەتەکان دادەبەزن لەگەڵ جوبریل عەلەیهی سەلام گوێ لە خەڵک دەگرن گوێ لە ئاواتەکانیان دەگرن گوێ لە دوعاکانیان دەگرن. لەم شەوانەدا خەڵکانێک هەیە منداڵی نییە خەڵکانێک هەیە ڕزقی نییە خەڵکانێک هەیە دڵی بەخەمە خەڵکانێک هەیە دەیەوێت لەگەڵ خوا بدوێ. بۆیە ئەم شەوانە زۆر گرنگن بۆ ئەوی کە ئینسان بێن لەم مزگەوتانەدا کە شوێنی عیبادەتن مزگەوت پەیامی کشی هەیە کە پەیامی ئاشتیە ئێمە لێرە دوعا دەکەین بۆی کە خوا خاک و وڵاتمان بپارێزێ لەم ئاژاوەی کە ئێستا شەرقی ئەوسەتی گرتوتەوە. ئەمە گرنگە هەمومان دواتر دوعا دەکەین بۆ ئەمن و ئەمانی ئەم وڵاتە بۆی ئەڵڵا سوبحانە وتەعالا ئەم وڵاتە بپارێزێ لە دەستی دوژمنان لە دەستی هەر بەڵاو فیتنەیەکە یەخی ئەم میلەتی گرت بێ. مامۆستا زۆر سوپاس دەکەم. بەڵێ هاوڕێوەک و مامۆستا فەرمانیش باسی کرد ئەم شەوانە شەوی زۆر گەورە و بەڕێز و بەقەدرن لە لای خوای پەروەردگار لە لای مسلمانانیش بە هەمان شێوە و مسلمانان نزا و پاڕانەوەی خۆیانی تێدا دەکەن مراز و دوعاکانی خۆیان بەرەو خوای گەورە بەرز دەکەنەوە. ئەم شەو شەوێکە کە کەشێکی ئیمانی زۆر زۆر تایبەتی هەیە هەموو مسلمانان هەر لە منداڵێکەوە تا
گەورەیە کتابە تەمەنێک بەشداری لەم شەوە پیرۆزەدا دەکەن لێرە مزگەوتەکان زۆر قەرەباڵغن وەکو مامۆستاش باسی کرد خواردنیش لە بەشێکی زۆری مزگەوتەکان ئامادە دەکرێتەوە دواتر نزا بۆ پارێزگاریکردن لە خاکی کوردستان و لە پاراستنی گەلی کورد و هەموو ئەو جۆرە نزا و پارانەوانش لەم شەوانەدا ئەنجام دەدرێن بەو هیوایی کە خوای گەورە نوێژ و ڕۆژی هەموو لە قبول کات و خاڵ وڵات و نیشتیمانمان پارێزرا بێت لە دەستی دوژمنان. ئامین دەستە خۆش بێ سوپاس دەکەم کە لە چاکردنەوە لەگەڵ مامووی خالیت بامان شێو لە کەرکووکیش ینی ڕێوڕسمی بەرزڕاگرتنی شەوی قەدر کە شەوی 27مینی ڕەمەزانە بەرزڕاگیرێ و لە سەرجە مزگەوتەکانی شاری کەرکووک پەرستش و پارانەوە و لێخۆشبوون لە خوای گەورە داوا کرێت و مەراسیمەکانی بەرزڕاگرتنی ئەم شەوە بە هەمان شێوە لەوێ بەڕێوە دەچێت دەچمە لای پەیامنێرمان ڕاستەوخۆ کە لە کەرکووک لەگەڵمان ئاسو ئەحمەد ئاسوسڵاو دەبێت زانەرەکان لای تۆ چیە فەرموو؟ هاوڕێ سڵاو لە تۆ لە بینەرانی کورسات نیوز ئەم کاتە پیرۆزە ئینشەڵا لای هەمووان پیرۆزە بێت خوای گەورە ڕۆژووی ئەمڕۆ مانگی پیرۆزی ڕەمەزان و تاعات و عیبادەتی هەموو لایەکی قبول کرده بێت بەڕاستی ئەمەوێت لە خاڵێکی جیاوازەوە دەست پێ بکەم کە ئەم شەو لە کەرکووک بینیم ڕۆیشتمە بازاڕی ئیسکان بۆ نمونە پێداویستی بکڕم بینیم ئەو دوکانەی کە فڕنێک بوو نانساجی دروست دەکرد بۆ شەوانی ڕابردوو ینی پێش ڕەمەزان بوو فرۆشتنی بوو بەڵام دیار بوو ئەم شەو بەهۆی پیرۆزی ئەم شەو خێرخوازێک ڕۆیشت بووە لای وتبووی لە سەعات 11 شەو تاوەکو پاشێ و با بڵێن تاوەکو بەرەبەیانی هەر کەسێک دێت با بڵێن نانوساجی ئەبات ئەیکڕێ با بڵێن بەبستی تیبی کرد ئەمان بەبێ بەرامبەر پێی ببەخشن لە پێناو ئەوەی کە گرنگی ئەم شەو و مەبەستی بووە خێر و چاکەی دەستکەوێ جگەلەوە لە مزگەوتەکان بەشێکی زۆری مزگەوتەکان و کۆی کە من ئاگدار بوو هەر لە دوای نوێژی عیشاوە بەشێک لە نوێژخۆنان نەڕۆشت بوونەوە ماڵەکانیان بەهۆی گرنگی و پیرۆزی شەوی قەدرەوە لە مزگەوتەکان مابوونەوە تاوەکو خوای گەورە شەوی قەدریان بە قسمەت بکات کە لە قورئانی پیرۆزدا دەڵێت لەیلەة القەدر خەیر من ئەلف شەهر خەڵک مەبەستێتی لەم شەوانەی قەدرا ئەو خێرەی دەست بکەوێت ئێستا من لە مزگەوتی فازڵ شوانیم لە گەڕێکی شۆرا و لە پارێزگای کەرکووک ئەوەی دەبینن لە پشتی منەوە دیمەنی زیندوی نێو مزگەوتی فازڵ شوانیە کە مامۆستا فاخر دوای ئەوەی نوێژیان کرد نوێژی بە کۆمەڵیان ئەنجامدا ئێستا مامۆستا فاخر خەریکە دوعا دەکات نزا دەکات بەخوای گەورە مەی دەبین مزگەوتی فازڵ شوانیە لە پارێزگای کەرکووک کە مزگەوتەکان لە کەرکووک هەمووی بەم شێوەیە قەرەباڵغا و لەگەڵ ئەوەشدا پارێزگاری کەرکووکرەوە تا ئێوارە لە یەکێک لە مزگەوتەکان و ئەوی ڕاگەیان کە هەموو ڕێوشوێنێکی ئەمنی لە سنووری پارێزگای کەرکووک گیراوەتە بەر بۆ پاراستنی مزگەوتەکان و نوێژ خوێنان چونکە هاوڕێ بەڕاستی لەگەڵ فتاری ئێوارەیە بوو لە کاتی ڕۆژ شکاندن لە سنووری پارێزگای کەرکووک چەند درۆنێک کەوتە خوارەوە چەند زیایی نەبوو بەڵام هاوشەوی شەوانی ڕابردوو بەشێک بوو لە ئەو بارودۆخی کە لەسەر دەرونی خەڵک دروست بوو بەڵام وی دەبینێت نوێژ خوێنان لە مزگەوتەکان خەریکی نوێژکردنن هەمەی دەیبینن دیمەنی مزگەوتی فازڵ شوانیە لە گەڕێکی شۆراوی پارێزگای کەرکووک هاوڕێ دێمە وڵات بەڵام دیمەنەکان لە کەرکووک با دیمەنەکان بێنێ ئاسۆ دەستەکانە خۆش بێت دەچمە هەڵەبجە لای سەلاح جەمیل بزانین لەوێ کەشوهەوای شەوی لەیلەة القەدر و پەرستشەکانی خەڵکی هەڵەبجە لەم شەوە پیرۆزەدا چۆنە بەڵێ سەلاح سڵاو دێ بفەرموو زیاتر لە 50 مزگەوت بۆ 6 مزگەوت ئەم شەو لە سنووری شاری هەڵەبجەدا کراونەتەوە و بە شێوازێکی زۆر باش پێشوازی لەم شەوە پیرۆزە کراوە و مسلمانان بە گەورە و بچووکەوە بە منداڵ و گەورەوە هەمویان لێرە لە ناو مزگەوتەکانە کۆبوونەتەوە و پرسشینەکانی خۆیان دەکەن بە ومێدەوەی کە خوای گەورە ئەم شەوە پیرۆزە بک بە نسیبیان دیارە مامۆسایانی ئاینی پیرۆزی ئیسلام و میوانەکانی پێش من هەموو هاوڕیانم باسی گرنگی ئەم شەوەیان کرد بەڵام یەکێک لە بابەتەکانەوەیە کە بۆ زیاتر لە ناو دەشەوی لەیلەة القەدرە شەوی 27 پیرۆزترەوە شەوی 27 زیاتر مسلمانان
ڕوو دەکەن ناو مزگەوتەکان بەراورد بە شەوەکان دیکە بەشێک لە توێژەرەوانی زانایانی ئاینی پیرۆزی ئیسلام بەشێک لە ئەوانەی کە شیکاریان بۆ مفردەتی قورآن و حەدیث کردووە پیان وایە کە ئەو شەوەی کە لە قورآنی پیرۆزە باسی دەکات کە ئاەتی پیرۆزی قورآن تێدات بێتە خوارەوە شەوی 27 ڕەمەزانە بۆیە بەشێک لە زانایانی ئاینی پیان وایە ئەو شەوە شەوی 27 ڕەمەزانەوە ئەو شەوەیە کە مەلایکەکان دێنە خوارەوە لە سەرزەوی دەمێننەوە تاوەکو دەمەوبەیانی هەر دوعایەک و هەر نزایەک و هەر پاڕانەوەیەک بکرێ ئەوە قبوڵ دەکرێت لەو شەوەدا بۆیە زۆربەی مسلمانان شەوی 27 ڕەمەزان لە مزگەوتەکاندا کۆ دەبنەوە و ئەو شەوە بە چەندین سروشتی ئاینی بە چەندین کاری پیرۆزی ئاینی بەڕێوە دەبن چ قورآن خوێندن بێ چ نوێشکردن بێ ئەوەیشی کە ئێمە ئێستا لە مزگەوتی ئوسامەین لە شاری هەڵەبجە لە مسلمانێکی زۆر هاتوونە تێرە و پرسشەکانی خۆیان دەکەن کاک حاج ئەکرەم لەگەڵ دەیامەوێ پێم بڵێ سەری کامێرە کە بزانم ئێوە وەکو نوێش خوێنانی مزگەوتی ئوسامە ئیمشەو چ بەرنامەیەکتان هەیە پێم وایە لە سەعات یەکەوە دەست دەکەن بە بەرنامەکانی شەوی 27 و چی و چین بەرنامەکانی مشەوتان و خەڵک تا چەند ئەم ساڵی شاوشەوی ساڵانی پێش و پێشوازیان لە شەوانی قەدر و مانگی پیرۆزی ڕەمەزان کرد. سەرەتا بەخراتنێکی جەنابەت و کەناڵەکەش دەکەم زۆر سپاستانەکەم کە زەحمەتان کێشاوە و گرنگی بەم بۆ نەئاینیە ئەدەن ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب أميدم واي إن شاء الله هم جنابشتان وهم خلقش كليرة دانشتون لبركتي شوي قدر بهرمان بن دیارە شەوی قەدر ئەوەی کە لە فەرمودەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم هەر دەشەوەکەی وەکو یەک وایە بەڵام وەکو جەنابەت ئیشارەیەکت پێدا کە خەڵکی زۆربەی لە شەوی 27 گرنگی پێدا دیارە دیتر هەر کەسێک بۆ خۆی ڕەیەکی خۆی هەیە لەسەر ئەوە بەڵام بە عامی ئەم شتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی هەر دەشەوەکەی وەکو یەک کردووە سەبارەت بە پرسیارەکەشت بە مزگەوتی ئێمە مزگەوتی ئوسامی کوڕی زەید لە گەڕەکی شارەوان لە شاری هەڵەبجە بەرنامەکانی ئەم شەومان سعات 12 تا 1 هەر کەسێک بۆ خۆی عیبادەتی ئازادی هەیە وەکو جەنابتان ئەیبینن لە سعات 1 ڕێکەوە دەست ئەکرێت بە ختم کە یەک جزء قورآن کە ئەم شەو 27 تەمین جزئی قورآن لێرە هەومان گوێ لێ دەگرین پاشان ئەوە چەند خولەکێک چارەکێک عیبادەتی ئازاد هەیە لێرە هەر کەسێک بۆ خۆی دوعا و نزا و پاڕانەوەی هەیە یان نوێژێک ئەکات دوای ئەوە بەرنامەی ترمان دەست پێ ئەکات کە سعات 2 ڕێکە بەرنامەکەی ترمان ئەوەیە کە مامۆسای مزگەوت مامۆسا مەلا ڕزگار وتارێکی ئەبێت وتارەکانیشیان وا هەستەکەم ئەم شەو وتارێکی گشتگیر بێت چونکە خەڵکانێکی زۆر کە لە گەنج و لە ئەوانە لێرە ئەبن و بابەتەکەشی وا هەستەکەم بابەتێکی زۆر بە سوود و ئەوانە بێت پاش ئەوە هەمتر کە عەرزم کردی پشوویەکی تر وەردەگرین ئەو سا 4 کات شەو نوێژمان هەیە ئەویش هەر بە جەماعەت دەکەین دوورکات پاشان ئەوەش هەمتر ڕێستێکی تر وەرەگرینەوە لە کۆتاییە بە دوعا و پاڕانەوەیەک کۆتایی بەم شەوە دێنین و نزیک دەبینەوە لە پارشەوە خی گەورە و خێرە بکە بە نسیبی هەمووان دەستان خۆش بێ ئیشەڵا سەلامەت بن سەرکەوتو بن قوربان دەستان خۆش بێ دیارە هاوڕێ هەروەکو میوانەکەشم ئاماژەی پێکرد کە ئەم شەوە پیرۆزە بە نوێشکردن بە دوعاکردن بە پاڕانەوە زیندوو ڕدەگرن و لێرە هەموو کارەکان زۆربەی پرسچینەکە لێرە بە جەماعی دەکرێت و مسلمانان ئەم شەو تێکڕا بەیەکەوە هەم دوعای پاڕانەوە دەکەن و هەم دوعای قوبڵکردنی ئەم مانگە پیرۆزە دەکەن و هەم لە هەمان کادا ئاواتی خۆشگوزەرانی و ئاوازی ژیانێکی خۆش لە خوای گەورە داواکارن بۆ گەلی کورد و هەموو نەتەوەی مسلمان بێتارەوە. بەڵێ دەست خۆش سەلاح کە ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵمان بووی بامان شێوە لە ئیداری سۆرانیش لە چۆمان بەرزڕاگرتنی شەوی لەیلەتول قەدر لەلایەن موسڵمانان و نوێژخوێنان و هەروەها خەڵکی ناوچەکەوە بەڕێوە دەچێت دەچمە لای ئیسماعیل عوسمان پەیامبەرمان کە ڕاستەوخۆ لەگەڵمانە لە چۆمانەوە. ئیسماعیل ساوت دەبێ فەرموو. بەڵێ هاوڕێ ئێمە لە مزگەوتی گەورەی قەزای چۆمانین لە سنووری ئیدارەی سۆران بێگومان لە هەموو ئیدارەی سۆران لە تەواوی مزگەوتەکان ئەمڕۆ وەکو 27 مانجی پیرۆزی ڕەمەزان کە بە شەوی لەیلەتول قەدر زیاتر ناسراوە هاوڵاتیان بەچینی توێژەکان ڕوو لە مزگەوتەکانەکەن بەبەستی نزا و پاڕانەوە و
داوای لێ خۆشبوون لە خودای گەورە ئەکەن کە ئێستاەوەی مزگەوتێکە ئێمەلینە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لە چین و توێژە جیاوازەکان دەبینین لێرە مامۆستایەکی ئاینی لە لای منە مامۆستا سڵاوت لێبی ئەگەر بێ لای من پێم بڵێ ئەمڕۆ وەکو شەوی لەیلەتل قەدر ژمارەیەکی زۆر خەڵک ئەبینین گرینگە ئەوڕۆ مسلمانان بۆ چ نزاو پارانەوە بکەن بەێ پێویستە نزا پارانەوە و دوعاوە و لەو شەوە لەیلەتل قەدر زۆر خێرە و دوعاکە قبول لێبی و باشە دەستت خۆش خوا سەلامەتکارم بێ کاک ئەحمەد پێم بڵێ تو وەکو هاوڵاتەیە کە ئەمڕۆ لاو نزا و پارانەوەی بەشداریت کردیا چه هەستێکت هەیە بینی ژمارەی زۆری مسلمانانی لێ بسم الله الرحمن الرحیم والله الحمد لله زۆر دڵمان خۆشە چکە خۆتە زانی ئەممان نەزانین مسلمانانیش قورئان لە شەوی لەیلەتول قەدردا بەزیە ئێمەش هەم ڕۆمان گوتە ساڵاتی نەریتیژی ساڵانەی ما ئەمە هەمومان لێرانە کۆبوونە هەموو بەیەکەوە خەریشی عیبادەتین و خواپەرستی و خی گەورە لێمان خۆش بی و داواکاری و نزاکانی خۆمان ئەوەی کە پێویستە ئەمە داواماکەین خی گەورە بمان قوڵ بکاتن ئەوەی لە مزگەوت ئەبین و زۆرترین ئەوانی لێرە بەشدارن گەنجن یعنی ئێستا گەنجان شکر بۆ خدای گەورە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام گەڕاونەتەوە زیاتر ئەو ڕۆژە بە بەرز ڕاگرن الحەمدولله ئەرە وەڵڵا الحەمدولله تقریبان ینی ئەو گەنجانە بەڕاستی دڵخۆشم پێیان و بە هاتنیان بە منداڵەکان چکە بخۆتە زانی ئەگەر لە سەرەتایەوە کە منداڵەکان گەنجەکان دەست پێ نەکەن دوایە نایکەن الحەمدولله ئێستا زۆر باشە زۆر ڕام لێنە بە گشتی قورئانە خوێنێن شەو نوێژەکان ماشەڵڵا دەنگخۆشی باشیش پێیا بوو ئەرە وەڵڵا ئەنی بەڕاستی گەنج کە بێتە مزگەوتێ پێم وایە ڕەوشتێکی جوان ئەکامەکی جوان با بڵێین لە زۆر شتی خراپ دوورەکەوی لە شوێنی بێسوود هەیە مەسەلەن ئەبینین خەڵکانە بینین لە شوێنی خراپن بەڕاستی ئەو شوێنێکی پیرۆزە و دڵم خۆشە بەوەی کە ئێستا ئەو گەنجانە ئەبینم لێرانە بە گروتینێکی زۆر بە دڵخۆشیەوە هەمویان لێرەنە جا ئەمە لە با بڵێن لەو دۆشەوەی کە من لێرە هەموو کەتەغ بەشدارەکەم هەموو ئەو گەنجانە ئەبینم بەڕاستی دڵخۆشم پێیان دەستیان دەستخۆشیان لەکەم هیوادارم بەردەوام بن بەڕاستی من شتێک نابینم لەو جیهانە لە خواپەرستی باشتر بەدەست نابینم ئەنی هیچ شتێک لەوە باشتر نابینم بەڵێ هاوڕێ لێرە لە تەوای ئەو مزگەوتانی کە لە سنووری ئیداری سۆران هەیە و بە دیاریکراویش ئەو مزگەوتێکە من ئێستا تێدامە تا سەعات 4 بەردەوام نزا و پاڕانەوە و دوعا و نوێژ کەوەی ئێستا لە دوامانەوەیە نوێژی بەردەوام نوێژی تێدا ئەکرێ قورئانی تێدا ئەخوێنرێ نزا و پاڕانەوەی تێدا ئەکرێ تا سەعات 4 بەردەوامی ئەبێ ئەمە تەنها لە ڕۆژی 27 نییە بەرکو لە دەڕۆژەکانی تەواوی مانجی ڕەمەزان لە کۆتاییەکاندا هەمووی خەڵک بۆ نزا و پاڕانەوە دێن لە مزگەوتەکاندا ئەنیشن و تا بەرەبەیان بەردەوامی ئەبن لە نزا و پاڕانەوە بەڵێ دەست خۆش ئیسماعیل لەڕۆکو ئیسماعیل ئاماژەی پێدانی دەڕۆژی کۆتایی ڕەمەزان کە لە دوای 20 ڕەمەزانەوە دەست پێکا هەمووی شەوی پیرۆزن و شەوی ینی پارانەوە و لێخۆشبوون لە خوای گەورە بەڵام شەوی 27 کە شەوی لەیلەتول قەدرە یەکێکە لە هەرە شەوە پیرۆزەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان کە ئیتر شەوی لێخۆشبوونە شەوی داواکردنی ینی لێخۆشبوون لە خوای گەورە پارانەوەی بۆ بەدیێنانی ئاوات و خواست و مرازەکانی نێودڵی مسلمانان دەچینەوە کەرکووک لە کەرکووک ئاسۆ ئەحمەد جارێکی دیکە پامێری کورسان نیوز لەگەڵمانە بێ بزانین جوایینە و مزگەوتەکانی کەرکووکمان بۆ بگوازێتەوە ئاسۆ فەرموو هاوڕێ لەگەڵ ئەوەی نوێژخوێنان دەستیان بەرز کردوێتەوە بە نزا و دوعا دەیانەوێت شەوی قەدر ئەمشەو بە پیرۆزی ڕابگرن و لەگەڵ ئەوەشدا ئێستاەوەی کە دەبینین دیاری جۆرا و جۆرێنرا و برارە پاش کەمێکی تر لێرە پرسیار و وەڵام دەست پێ بکە و دیاری بدرێت بە نوێژخوێنان ئەوانەی کە وەڵام ڕاستەکە دەزان مامۆستا ئیبراهیم سڵاو دەبێت مامۆستا بەڕاستەوە خۆ لەگەڵتاین ئەمڕۆ لە مزگەوتی فازڵشوانی چی ئەکەن تا با بڵین سەعات 3 چۆن ئەم شەوە بەرز ڕاگیرێ پێشەکی بەخێر بێن سەرچاوم الحەمدولله وەسەڵات وەسەلام عەلا ڕەسوول الله ئەم شەوە شەوێکی پیرۆزە بۆ هەموو مسلمانان لە هەموو جیهانە ئێوەش بەخێر بێن سەرچاوم ئێمە بەرنامەی ئێمە ئیمڕۆ لێرە ئێستا هەنێ وتار ئەدا مامۆستا
جەنابی مامۆستا نوێژی سەڵات تەسابیحمان کرد ئیتر هەنێ هیندی کەمان هەیە فەقەراتی دیکەمان هەیە ئیتر فەقەرەی ناخواردنمان هەیە مێوە و حەلەویات و ئەمانشمان هەیە ئیتر بە پێی وەختەکە داێنین مامۆستا و سەڵات تەسابیحەکە کرا چۆنە ئەبینم ینی زۆر ئەمانەوە هەم لە ڕوکوع هەم لە سجود ئەبێ لە هەر ڕوکوعێ ئەبێ 15 جا بري سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر بله أما همو للركوع بانزيا لسجود هلا سيوا بانزيا لسجود بانزيا يتر أما أينكيتي أم صلاة التسابيح زور خيرة أم شو زۆر مبارەکە لەم شەوەیە بیکەی مامۆستا زۆر جار ئەڵێن ئەو شەوەی قەدر بێ نیشانەکانی پێوەی دیارە بۆ نمونە ئەم شەو شەوێکی باران ناویە ئێوە وەکو مامۆستایانی ئاینی ئەو نیشانانەی کە لە شەوی قەدرا هەیە ئەم شەوەی بینن وەڵاهی مات و کشوماتە پێچێ ئینشاءالله لەیلەتول قەدر بێ ئینشاءالله 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 زۆر سپاس بۆ تۆ سپاس هاوڕێ دەمەوێت دیمەنی دەرەوەی مزگەوتی فازڵ شوانی بۆ بینەرانی کورسات نیوز بگوازمەوە ینی ئەوەی کە من دەبینم هەروە با بڵێن خێرخوازان خەڵک مەبەستێتی بۆ ئەم شەو خێری دەستکەوێ لە ژوورێکە تیمێک لە گەنجان سەرقاڵی ئامادەکردنی خواردنن بۆ ئەوەی بیدەن بە نوێش خوێنان ئەوانەی کە ئاتون بۆ بەشداریکردن لە لەیلەتول قەدر سڵاوتان لێبێت ئەمە بەڕاستەوە خۆ دیمەنەکان ئەگوازینەوە وەکو دەبینن کە مۆز ئامادەکراوە لەو لاوە ئەم گەنجانە خەڵکی ئامادەکردنی پاقلەوان بۆ نوێش خوێنان ینی ئەم شەو وەکو شەوێکی پیرۆزە لە ئاینی ئیسلام داهاتۆ شەوی قەدرە لە هەمان کاتدا کۆمەڵێک لەوانەی کە مەبەستیانە خێریان دەستکەوێ دەیانەوێ خزمەتی ئەو نوێش خوێنانە بکەن کە ڕوو لە مزگەوتەکان دەکەن بۆ ئەوەی نوێژی قەدر ینی لەیلەتول قەدر ئەنجام بدەن تاوەکو سەعات 3 بڕیارە لە مزگەوتەکانی کەرکووک ئەم نوێژە پیرۆزە ئەنجام بدرێت. بەڵێ دەستخۆش ئاسۆک ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان بووی دیارەوە دیمەنەکان کە لەسەر شاشەی کورسات نیوزەی بینن ئەمە دیمەنی شەوی لەیلەتول قەدرە کە شەوی 27 ڕەمەزانە یەکێکە لە هەرە شەوە بەرز و پیرۆزەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز لەیلەتول قەدر یەکێکە لەو شەوانی کە تێیدا موسڵمانان لە سەرانسەری جیهاندا بە هەرێمی کوردستانیشەوە لە مزگەوتەکاندا مێننەوە نوێژ و ئیتاعەت و هەروەها پاڕانەوەیان و زیکرەکانی خۆیان بەردەوامەکەن تاوەکو بەرەبەیانی تاوەکو کاتی بانگدان تاوەکو کاتی پارشێوکردن بەڵێ بەڵەوەی کە بینیتان بەرەزاگرتنی شەوی لەیلەتول قەدر بوو لە ڕووماڵێکی تایبەت لە کورسات نیوزە لە سەری سەعات دێنەوە لاتان کۆمەڵێک زانیاری و هاڵی نوێمان پێ تاوکات شاد وغلقت